سڵاوی خوای گەورەتان لێبێت تابیان خوێنکارانی خۆشەویست لەوانەی دووەم لە کەرتی دووەم هاتینەوەلاتان هیوادارین سووتان لە ڤیدیۆکانی تر بینی بێت پشتیوان بەخوای گەورە هەموو بابەتی پۆلیدەتان بۆ ڕیکۆرد دەکەین و هەموو بابەتەکان بەوردی بە پێداچنەوەی کەرت و بەندەکانیشەوە ئینشاءالله خوای گەورە پشتیوان بێ بابەتەکان هەموو ڕیکۆرد دەکەین بە هیوای ئەوەی کە سوودی لێ ببینن. لە دەرسی ئەو ڕەماندا باس لە یەکەکانی پێوانە دەکەین. بابزانین یەکەکانی پێوانەکان چین بڕە زانیارین، پێوانەکان بڕە زانیارین تەنها ڕەنووسە ژمارە نین، چونکە ڕەنووسەکان تەنها مانای نابێت. سیر کە بنمونە ئەگامە دەڵێین مەبەستمان پێی لەو قسەی چییە؟ بنمونە دەڵێین 5 کیلۆگرام، پێوانەی 5 کیلۆگرام، یا بنمونە دەڵێین 20 سانتیم، یا بنمونە دەڵێین 60 کیلۆمەتر. ئەها سیرکە پێوانەی 5 کیلۆگرام سیرکە ئەگەر بەتەنها بنمونە بنووسین 5 ئەو کاتی ئەتون بێمانایە بەس بنووسی 5 یعنی مێشکت نازانی ئایا ئەتون لەگەڵ 5 چتە پرسیارت بۆ دروست دەبێت. بەس بنمونە کە دەڵێ 5 کیلۆگرام شەکر ئەوە ئەتو دەزانی ئەها پێوانەکەت بۆ دیار دەکەوێت. یا بنمونە دەڵێ یەک شەکر بەتەنها بێمانایە بەس کە دەڵێ 1 کیلۆگرام شەکر ئەوە مانای هەیە. یا بنمونە دەڵێ 20 سانتیم، کە دەڵێ کە بەتەنها بڵێن 20 کە بەس بڕ بێ بەس ڕقم بێ کە ئەمن دەڵێن 20 ئەتوو یعنی پرسیار لە مێشکتدا دروست دەبێت 20 چی بێمانایە 20 بەتەنها. پس کە دەڵێن 20 سانتیم ئەتوو فکرت بۆ شتێک دەچی کە درێژی شتێکە، پێوانەی درێژی شتێکە، کەواتە پێوانەکان بڕە زانیارین و بەتەنها ڕەنووس نین. واتە چۆن؟ واتە زانیاری دەداتێت کە دەڵێ 5 کیلۆگرام شەکر یا ڕاستەوخۆ تۆ تێ دەگەیت کە مەبەستی پێ لە چییە. بەس ئەگەر گوتبای 5 شەکر ئەو کاتی ئەتوو تێ نەدەگەیشتی بەس تەنها بڕ بوو یەکەی لەگەڵ نەبوو. کەواتە پێوانەکان بڕە زانیارین بەتەنها ڕقم نین بەڵکو زانیاری دەداتێت. کەواتە بۆ پێوانی شتەکان پێویستن بە ڕەنووس و یەکە هەیە، بە ڕەنووس و یەکە بۆ ئەوەی پێوانەکان مانا ببەخشن. ئێستا دەین کە مەبەستمان پێی لەوە چییە. بەر لەوەی ئێمە باز لەوە بکەین لە کتابەکەتدا دەڵێت پێناسەی بڕ و یەکە بکە. بڕ چییە؟ بڕ هەر شتێکە کە ئەندازەیان قەبارەیە ئەنجامێکی هەبێ. تەواو کابێ بڕ چییە؟ بڕ هەر شتێکە کە ئەندازەیان قەبارەیان ئەنجامێکی هەبێت. کەواتە بنمونە ئەو بڕی کە مادەی شلەی پەرداخێک پڕ دەکات قەبارەیە وە پەرداخەکە دەبێتە چی؟ یەکەی پێوانەی ئەو قەبارەیە. بنمونە تۆ ئاوێکت لە ناو پەرداخێک هاویشتووە، ئاوەکە قەبارەکەیەتی، ئەی پەرداخەکە چییە؟ پەرداخەکە یەکەی پێوانەکەیەتی. بابزانین جیاوازی نێوان پێداچوونەوەی بەندەکەیەتی، جیاوازی نێوان بڕ و یەکە چییە جەماعەت؟ بڕ هەر شتێکە کە ئەندازەیان قەبارەیان ئەنجامێکی هەبێت. بنمونە قەبارەیان بارستە، ئێستا دێم تێدەگەێنم. بنمونە یەکە چییە؟ بەراوردی نێوان قەبارەیەک کە دەبێت بپێورێت و قەبارەیەک لەمە و پێش پێورا بێت، بنمونە مەتر و گرام. ئێستا جا سەیری ئێرەکە با تێت بگەێنم جیاوازی بڕ و یەکە چییە. بڕ چییە و یەکە چییە؟ بڕ بنمونە دەڵم 5 کیلۆگرام 50 سانتیمەتر 6 کیلۆمەتر. ئاگادار بە ڕقەمەکە 5ەکە چییە؟ بڕەکەیە. ئەی کیلۆگرامەکە چییە؟ کیلۆگرامەکە یەکەکەیەتی. کابێ ئەوە جیاوازی بڕ و یەکەیە. لێرەدا یەڵا وەرە 50ەکە چییە؟ دەی گوێم لێ نییە؟ بڕە. ئەی سانتیمەکە چییە؟ سانتیمەکە یەکەکەیەتی. کەواتە ئەوە جیاوازی بڕ و یەکەیە. یا بنمونە 6 ئەوە چییە؟ ئەو بڕەکەیەتی. طبعاً بەتەنێش مانای نییە. 6 کیلۆمەتر، کیلۆمەترەکە چییە؟ یەکەکەیەتی. کەواتە ئەوە بڕ و یەکەیە. ڕقەمەکە ژمارەکە بڕەکەیەتی، بڕەکەی چەندە؟ 1 کیلۆمەترە، 2 کیلۆمەترە چەندە؟ یەکەکەشی کە دەڵێ 6 دەبێت یەکەکەی دیاریکە 6 سانتیم، 6 کیلۆمەتر، 6 مەتر، 6 مایکرۆمەتر. مەبەست پێ لە چییە؟ کەواتە پێوانەکان بڕە زانیاری، یعنی زانیاری دەداتێ لەسەر شتەکەی.
کەوابێ پێوانەکە بڕوویەکەیە بڕەکە گوتمان ژمارەکەیەتی یەکەکەش ئەوەیەتی کە بەنمونە کیلۆگرامە سامتیمە کیلۆمەترە مایکرۆمەترە مترە ئەوانە هەمویان جیاوازی بڕوویەکە بوون. ئێستا دەین باس لە سیستەمی نێودەوڵەتی SI دەکەین. سیستەمی نێودەوڵەتی SI سیر کە لە ساڵی 1960 متمانە بە سیستەمی SI کرا کە کردکراوەی لی سیستەم ئینتەرناشنال دی یونسا کە حەوت یەکەی بنچینەیی لە خۆ دەگرێت. ئەمە یەکەی بنچینەیمان هەیە یەکەی وەرگیراومان هەیە. بیداەتی دەین باس لە یەکەی بنچینەی دەکەین دواتریش دەین باس لە یەکەی وەرگیراو دەکەین. بەس بەر لەوەی بین باس لە یەکە بنچینەکان بکەین سیستەمی نێودەوڵەتی چێ واتە هەموو دەوڵەتەکان ڕێکەوتون کە بەنمونە درێژی بە مەتر بێ و 1 مەتر 100 سانتیم بێ یا 1 کیلۆمەتر 1000 مەتر بێ. دەبعەن گرنگی سیستەمی SI چیە؟ گرنگی سیستەمی SI بۆ ئەوەی هاوتایی هەبێت و بەهەڵەچوون نەبێت. چۆن؟ بەنمونە ناکرێت کیلۆمەترێک لە کوردستان 1 کیلۆمەتر یەکسان بێ بە 2000 مەتر، بەڵام بەنمونە لە فەڕەنسا 1 کیلۆمەتر یەکسان بێ بە 1000 مەتر. تەواو تێگەیشتووی بۆ دەبێ سیستەمێکی نێودەوڵەتی هەبێت. بەنمونە هەتا تابلۆکانی مرور لە هەموو وڵاتان بەنمونە کە ئاوا تابلۆکی ئاوا دەبینی کە تابلۆکی ئاوا دەبینی بەو شێوازە بازنەیی بۆ کراوە بەو شێوازە بازنەیی بۆ کراوە بەنمونە کە ئاوای لێکراوە زەربێکی لێدراوە ها واتە سوڕانەوە لێرە قەدەغەیە لە هەموو وڵاتان ئەو هێمایە بەنمونە ئینگلیزێک بێتە ئێرە لەو مانایی دەگات کەسێک لە ئەمریکای ژیا بێ کەسێک لە بریتانیا کەسێک لە هەر وڵاتێکی بێ کە دێتە کوردستان لەبەرەوەی هەموو دەوڵەتەکان لەسەر ئەو شێوازە ڕێکەوتون دەزانێت کە ئەوە مانای چییە. اینجا بۆ پێوانەش یا بەنمونە ئەتوو کەسێک لە دەرەوە دێت بەنمونە کەسێک لە بریتانیا دێتە کوردستان لەسەر تابلۆی نووسراوە 20 کیلۆمەترت ماوە بەنمونە لە ڕانیەوە بگەی بۆ قەڵازێ دووری ڕانیە بۆ قەڵازێ 20 کیلۆمەترە. دەبان 20 کیلۆمەتر 20 کیلۆمەتر هەر کیلۆمەترێک 1000 مەترە کەوا بێ دەکاتە 20000 مەتر. ئەوە هەموو دەوڵەتان لەسەر ئەوەی ڕێکەوتون. بەس بەنمونە ئەگەر لێرە ئەو سیستەمە ئیشی پێ نەکرا بە بۆ نمونە کیلۆمەترێک بەنمونە لە زیاتر 1000 مەتری 2000 مەتر بە ئەو کاتی کابرا دەیگوت تەواو 20 کیلۆمەترم ماوە بگەمە قەڵازێ هەر پێی لێدەنا نەگەشتێ پێی لێدەنا لێ نێدەگەشتێ هەر پێی لێدەنا ناگاتە شوێنەکەی بۆ لەبەرەوەی یەک سیستەم نییە. ئەوە نمونەیەکە بۆی ئەتوو لێ تێبگەیت کەواتە گرنگی سیستەمی نێودەوڵەتی ئەوەیە کە بۆ ئەوەی بە هەڵەچوون نەبێ و هاوتایی هەبێ یا بەنمونە لە ڕووی عیلمیەوە ئەتوو تاقیکردنەوەی کیمیایەکی دەکەیت بەنمونە دەڵێ کۆنیکەل فلاسکێکی دێنم 20 گرام بەنمونە NaOH تێ دەکەم بەنمونە دەڵێم 20 مڵ ئەوەی تێ دەکەم 30 مڵ ئەوەی تێ دەکەم کە کەسێک ئەتوو ئەو توێژینەوەی خۆت بڵاو دەکەیەوە لە گۆڤارێکی زانستی لە بەرنامەیەکی زانستی لە گۆگڵ بڵاوی دەکەیەوە کە کەسێک لە فەڕەنسای دەیخوێنی دەبێ 20 مڵی ئێرە هەرە 20 مڵی وێ بێ بۆی ئەتوو لە تو تێبگا بزانی چت کردووە. وازە عشتەکە کا بێ گرنگی سیستەمی نێودەوڵەتی SI بۆ ئەوەی هاوتایی هەبێت و بە هەڵەچوون نەبێت. اینجا لێرەدا ئەو خشتێ تەبعەن زۆر گرنگە یەکە بنچینەیەکانی سیستەمی SI. یەکەمیان ئەوەی کە گرنگە بڕەکەی بزانی و هێماکەشی بزانی و کورتەیەکەکەشی بزانی. بەس ئێستا ئەمە هەر هەمومان ئیشپێنین هەر حوتیان. یەکەمیان درێژی بە چه هێما دەکرێت بە ئێڵ. ئەی باشە یەکەکەی چییە؟ یەکەکەی مەترە. وازە عشتەکە بە پێی سیستەمی SI درێژی یەکەکەی مەترە. ئەوە یەکەی بنچینەیە سانتیمەتریشمان هەیە کە لە مەتری وەرگیراوە کیلۆمەتریشمان هەیە کە هەر لە مەتری وەرگیراوە بەڵام یەکە بنچینەیەکەی چییە؟ مەتر. دووەمیان بارستایی هێماکەی چییە؟ ئێمی سمۆڵە ئێمە یەکەکەی چییە؟ عەفوەن کیلۆگرامە یەکەکەی کیلۆگرامە کەوابێ بارستایی یەکەکەی کیلۆگرامە ئاگادار بە گرام 1 کیلۆگرام. دووەمیان سێمیان کات تایم هێماکەی چییە؟ ئەوە لە لای خۆت ڕەشی بکەرەوە بیکە بە 30 مۆڵ
هێماکەی چیە؟ تیسمۆڵە. ئەدی یەکەکەی چیە؟ سێکەند. کەوابێ ئاگادار بە ئەمە ئەوە یەکە بنچینەکەیەتی. ئەگەر نا مینیتشمان هەیە، دەقەشمان هەیە، سەعاتیشمان هەیە، بەڵام ئەوە یەکە بنچینەکەیەتی. پلەی گەرمی. پلەی گەرمی بە تی کەپیتەڵە. ئاگادار بە ها کات بە تیسمۆڵە، بەڵام پلەی گەرمی بە تی کەپیتەڵە. کورتەیەکەکەی چیە؟ کلڤن. کورتەیەکەکەمان کلڤنە. بڕی مادە ئێن لەلای خۆت ئەو خشتەیە لەلای خۆت هەیە لێرە تێک چووە، لەلای خۆت بە جوانی ئەو خشتەیە هەیە لە خشتەکەی خۆت سەیرکە. بڕی مادە بە ئێنی سمۆڵە، بە مۆڵ. کورتەیەکەکەیمان مۆڵە. تەواو؟ تەزووی کارەبا بە نمونە کورتەیەکەکەی ئەمپێرە. بڕی ڕووناکی کورتەیەکەکەی سیدی کاندێلایە. بەڵام ئاگادار بە ئەمەی کە بۆم دیاری کردووی لە کتابەکەت ئەو پێنجەیان زیاتر عیلاقەی بە بابەتی خۆمانەوەیە. کەواتە ئەو پێنجە لە کیمیایدا زۆر گرنگە. ئەو پێنجە لە کیمیایدا زۆر گرنگە. درێژی هێماکە چێ ئێڵ، کورتەیەکەی چێ مەتر. بەو شێوازەی ئەوانە ئاگادار بە ئەو هەڵانە لەلای خۆت ڕاستکەوە، یاخود ئەگەر لەسەر کتابی سەعیدەکەی لە کتابەکەتدا ئەو خشتەیە هەیە. ئەو پێنجانە لێرە بزانە بابجیان، ئەوە یەکە بنچینەیەکانی سیستەمی SI. لێدا بە تێبینی داومیەی ئێمە بە زۆری لە کیمیادا پێنجەکەی بنچینەی بیداەتی بەکاردێنین. بەڵام ئەگەر مامۆستا بڵێت هەمووی لەبەرکە، ئەوە بۆ خۆی مامۆستا هەیە دەڵێ هەمووی لەبەرکە، هەیە دەڵێ ئەوانەی کە پەیوەندی بە کیمیایی و هەیە ئەوان لەبەرکە. بەس لێرەدا پێنج دانەی بیداەتی پەیوەندی بە کیمیایی و هەیە. دێین باس لە کێش و بارستە دەکەین. بابزانین کێش چییە، بارستە چییە. لە کتابەکەتدا ئاوا بە وردی باس نەکراوە، بەس لێرە بۆی ئەوەی زانیاری زیاتر لەسەر بێت باس لە کێش و بارستە دەکەین، جیاوازی دەکەین. کێش چییە؟ پێوانی هێزی کێشکردنی زەویە بۆ تەن. کابێ جیاوازی کێش و بارستە. کێش چییە؟ پێوانی هێزی کێشکردنی زەویە بۆ تەن. ئەدی بارستە چییە؟ بارستە پێوانی بڕی مادەیە کە لە بەندی یەکەمیشدا خوێندمان. کابێ خاڵی یەکەم. کێش هێزی کێشکردنی زەویە بۆ تەن. بارستە پێوانی بڕی مادەیە. ئەوە خاڵی یەکەم، دەتوانین لەلای خۆت بکەی بەخاڵ. ئەو لە کتابەکەتدا بەو شێوازە باسی نەکراوە بە تەفاسیلی، بەس ئەمە لێرەدا بۆم باس کردووی. دووەمیان بارستە بڕەکەی کێش بڕەکەی دەگۆڕێت. کێش بڕەکەی دەگۆڕێت کە باسی دەکەین. بەڵام بارستە بڕەکی نەگۆڕی هەیە، بڕەکەی ناگۆڕێت. خاڵی سێمیان کێش پشت بە ڕاکێشانی زەوی دەبەستێ، بەڵام بارستە پشت بە ڕاکێشانی زەوی نابەستێ. چوارەمیان یەکەکەی نیوتن یاداینە کێش، بەڵام بارستە کیلۆگرام یاخود گرامە. کەواتە بابین جیاوازی بارستە و کێش چیە. کێش پێوانی هێزی کێشکردنی زەویە بۆ تەن، بارستە پێوەری بڕی مادەیە. کێش بڕەکەی دەگۆڕێ کێش، بەڵام بارستایی یەکەکەی بڕەکەی ناگۆڕێت. سێمیان کێش پشت کێشانی زەوی دەبەستێ، بەڵام بارستایی پشت بە ڕاکێشانی زەوی نابەستێ. یەکەی کێش نیوتن یاداینە زیاتر لە فیزیا دەیخوێنی، بارستە کیلۆگرام یاخود گرامە. کە ئەمە دەڵێین کێش ئەها لێرە لە خاڵی دووەم و سێم دەڵم بڕەکەی دەگۆڕێ پشت بە ڕاکێشانی زەوی دەبەستێت. یعنی چۆن؟ ئەگە سیرکەی ئەگەر کێشی کەسێک 60 بەنمونە نیوتن بێت، لەسەر هەیف کێشەکەی دەبێتە یەک لەسەر شەشی کێشەکەی. کەوابێ ئەگەر یەکێک 60 نیوتن بێ کێشەکەی لەسەر هەیف دەبێتە چەند؟ دارانی لەسەر شەشی دەکەین، بەنمونە دەبێتە 10 نیوتن. کەواتە کێش دەگۆڕێ. بەنمونە لەسەر زەوی کێشەکەی 60 نیوتنە، بەس لەسەر هەیف کێشەکەی دەبێتە یەک لەسەر شەشی کێشەکەی لەسەر زەوی. کەواتە ئەوە جیاوازی کێش و بارستە بوو. بەڵام بارستە ئاگادار بە ناگۆڕێ، بارستە نەگۆڕە، چونکە بۆ هێزی کێشکردنی زەوی کاری تێ ناکات. ئەوە جیاوازی نێوان کێش و بارستەش بوو. اینجا ئەمە ئەوەی کە خوێنمان ئەو یەکە بنچینەیەکان بوون. بەڵام ئەو یەکە بنچینەیانە بۆ هەندێک پێوانە گەورن و بۆ هەندێک پێوانەی تر بچووکن.
دەین چ دەکەین پێشگیریان بۆ زیاد دەکەین پێشگیرەکانی سیستەمی SI بۆ پێی دەڵێن پێشگیر لەبەرەوەی لە پێش ئەوەکەی دادەنێت لە پێش خۆی بەرم دەڵێ متر بەرم دەڵێ سانتی متر یا بۆن من دەڵێ مایکرۆمەتر ئەها پێشگرە لە پێشی دادەنرێت اینجا ئەو پێشگرانە ئەمە لە یەکە گۆڕینی ئیشمان پێ دەبێت تێرا بۆن منە دەتوان 12 گێگا دەتوان 9 مێگا دەتوان 6 کیلۆ دەتوان 3 هێکتۆ دەتوان 2 بەو شێوازە ئەوە لە خشتەکەتدا هەیە لە کتابەکەت بە خشتەیەک جوان هەموو بابەتەکانی باس کردووە ئەوە لە یەکە گۆڕین ئیشمان پێ دەبێت دواتر لە یەکە گۆڕین بە تەفاسیلی دێین لەسەر ئەو خشتەی ڕوونکردنەوە دەدەین بەس لێرە تەنها بە شێوازێکی سەریع باسی دەکەین لە یەکە گۆڕین دێینەوە سەر ئەو خشتێش ئەمە دێین باس لە درێژی دەکەین باس لە درێژی دەکەین با بزانین درێژی چییە لە سیستەمی SI دا درێژی پێوانەکەی چۆنە پێوانەکەی بە مەترە پێوانەکەی بە مەترە کابێ پێوانی درێژی و هێمایەکەشی چییە هێمایەکەشی بە ئێڵە اینجا درێژی بە سانتی مەترمان هەیە بە مەترمان هەیە بە کیلۆمەترمان هەیە کەواتە بابێ بزانین چ کاتێک سانتی مەتر بەکاردێ چ کاتێک کیلۆمەتر بەکاردێ سانتی مەتر یەکەیەکی وەرگیراوە بۆ پەیمانی ماوە وردەکان بەکاردێ یعنی ئەگەر بنمونە دەڵێم درێژی ئەو قەڵەمە بچووکە کەوابێت چی لەگەڵ بەکاردێنم سانتیم بنمونە دەڵێم درێژی ئەو هۆڵە بنمونە زۆر گەورە نییە کەوابێت سانتیم بەکارنایە مەتر دەڵێم 5 مەتر بەڵام کیلۆمەترمانێ یەکێکی ئەویش هەر وەرگیراوە لە مەترەوە وەرگیراوە بۆ پەیوانی ماوە زۆر دوورەکان بەکاردێ بنمونە دووری نێوان دوو شار چ بەکاردێنی کیلۆمەتر کەوابێت درێژی هێماکەی چییە ئێڵە یەکەکەی چییە مەترە سانتی مەتر بۆ ماوە وردەکان بەکاردێ کیلۆمەتر بۆ ماوە درێژەکان درێژی ئەوەی بزانە ئەوەی لەسەر درێژی بزانە دواتر ئیشمان پێ دەبێت لە یەکە گەوڕینیش کیلۆمەتر لە هەمووی گەورەترە کە بتێ بیگۆڕی بۆ لەوی بچووکتر مەترە چۆن کیلۆمەتری دەگۆڕی بۆ مەتر جارانی هەزاری دەکەی لە مەتری بچووکتر چیە سانتیمە لە دوای سانتیمی چ دێ میلیمەتر لە دوای میلیمی چ دێ مایکرۆمەتر لە ڕێبەریش پرسیاری لەسەرە دەڵێ یەکەکانی درێژی لە گەورەوە بۆ بچووک ڕیز بکە دەڵێ کیلۆمەتر مەتر سانتیمەتر میلیمەتر مایکرۆمەتر وازعشتەکە ئاگادار بە دەبێ بە تەسەسور بیزانی ئەوجا گۆڕینی کیلۆمەتر بۆ مەتر و مەتر بۆ سانتیم و سانتیم بۆ میلیمەتر و میلیمەتر بۆ مایکرۆمەتر دواتر ئەوەی بە تەفاسیلی دەخوێنین ئەوەش بە تەفاسیلی دەخوێنین بەس جارێ بەس ئەوەی بزانە کە لە گەورەوە بۆ بچووک ڕیزی بکەیت وە چۆنیەتی گۆڕینەکەیان لە بەندەکەی لە پێداچوونەوەی بەند پرسیارێکی داناوە دەڵێ گونجاوترین یەکەی سیستەمی SI بۆ پەیوانی درێژی لەم بارانەی خوارەوەدا چییە یەکەمیان دەڵێ پانی هۆڵێکی وەرزشی هۆڵێکی وەرزشی زۆرەکەی بۆ نمونە با 100 مەتر بێ کەوابێ ئەوە بە چییە بە مەترە سانتیم نابێتێ مەتر کەوابێ یەکەمیان بە مەتر درێژی 5 درێژی بۆ منە 5 بە سانتیم دەبێتە بە میلیمەتریش دەبێتێ بەس سانتیمەکە گونجاوترە بۆیە ئەمە لێرەدا بەچی هەڵدەبژێرین بە سانتیم لەبەرەوەی درێژەکەی زۆر نییە ماوەی جیاکەرەوەی نێوان دوو شار دەکرێت بڵم بە ئەوەندە سانتیمەیە نەخێت بەڵکو گونجاوترین یەکە ئەوەشیان دەبێت بەڵام گونجاو نیە بەڵام گونجاوترین یەکە چییە کیلۆمەترە یا بەنمونە دەڵێ بەکتریاش بە مایکرۆمەترە کە ئەویش لە پێداچوونەوەی بەندەکەی تێیدا هەیە ئەوە بەنسبەت درێژی بوو دێینە سەر قەبارە بابزانین قەبارە چییە ئەو بۆشاییەیە کە تەنێک لە هەر سێ دووریەکەیدا داگیری دەکات هەر سێ دووریەکەی چییە درێژی و پانی و بەرزی کەواتە قەبارەکەی چییە لە بەندیەکەمیش تێیدا بوو ئەو بۆشاییەیە کە تەنێک لە هەر سێ دووریەکەیدا داگیری دەکات کە ئەویش درێژی و پانی و بەرزیە یەکەی وەرگیراوی قەبارە چییە یەکەکەی تەمان مەتر سێجایە چکە درێژی و تەماشاکە درێژی و پانی و بەرزی بە مەتر دەپێورێت هەمویان توانیان یەکە بنچینی هاوبەش توانەکان خۆ دەکەوێتەوە کابێ یەکەکەی مەتر سێجایە و لەبەر ئەوەی جاری وایە ئەو یەکەیە زۆر گەورەیە مەتر سێجا بۆیە یەکەی بچووکتر بەکاردێنین لە جیات ئەو مەتر سێجای سانتیمەتر سێجایە کە ئەویش لە
درێژی و پانی و بەرزیەوە وەرگیراوە ئەو جارەی بەرمونەگە سامتیم بێ ئێرەش سامتیم بێ دەبێتە سامتیمەتر سێجا. چۆن قەبارەی دەدۆزیەوە؟ بەنمونە دەڵێ قەبارەی تەنێکم بۆ بدۆزەوە، یاساکەی دەڵێ قەبارە یەکسانە بە درێژی جارانی پانی زارانی بەرزی. یەکەکانیشی بە مەتر سێجا هەیە، بە سامتیمەتر سێجا هەیە، بە لیتر هەیە و بە میلی لیتر هەیە. میلی لیتر و لیتر زیاتر بۆ مادەشلەکان بەکاردێ، مەتر سێجا و سامتیمەتر سێجا زیاتر بۆ مادەڕەکان بەکاردێ بۆ تەنە ڕەقەکان. لێردا پرسیارێکی داوە دەڵێت قەبارەی تەنێک بە مەتر سێجا چەندە؟ ئەگەر درێژیەکەی ئەوە درێژەکەی داوە 0.25 متر و پانیەکەی 6.1 متر و بەرزیەکەشی داوە 4.9 متر بێت. 4.9 متر بێت. کەوابێ قەبارەکەی چەندە؟ دەڵێن قەبارە یەکسانە بە درێژی جارانی پانی جارانی بەرزی هەر سێ ڕقمەکەی جاران دەکەی و ئەوە 7.7 متر سێجا دەردێ. هەم چکە هەمویان مترن بۆی دەڵێ متر سێجا. ئەگەر سامتیم با دەتگوت سامتی متر سێجا. کابێ ئەوە دۆزینەوەی قەبارە بوو بابەتێکی ئاسانە، درێژی و پانی و بەرجەکەی جاران کە و قەبارەکەت بۆ دەردێت. ئەمە هاتین باسمان لە یەکە وەرگیراوەکان کرد. ئەمە یەکەی بنچینەیەمان خوێن، ئێستا دەین باس لە یەکەی وەرگیراو دەکەین. یەکەی وەرگیراو چییە؟ ناوی خۆی لە خۆیتی وەرگیراوە ئەو یەکانە. کەوابێ یەکەی وەرگیراو ئەو یەکانن کە لە ئەنجامی لێکدان یان دابەشکردنی یەکە بنچینەیەکان لەگەڵ یەکتری پێک دێن. کەواتە یەکەی وەرگیراو ئەو یەکانن کە لە ئەنجامی لێکدان یان دابەشکردنی یەکە بنچینەیەکان پێک دێن کە ئەوانیش لێرەدا باسمان کردوون. حەوت یەکەی وەرگیراومان هەیە. لێرەدا ئەوەی گرنگە بیزانی ڕوبەر هێمای بڕەکەی چییە؟ بە ئەی. یەکەکەی مەتر دووجار و یاساکەی ڕوبەر درێژی جارانی پانی. ئەوە ڕوبەر پێشتر خوێندوتەوە ئاسانە. ئەو چواریەکەی کە ئەمن تەماشایەکە ئەو چواریەکەی کە ئەمن بە ڕەنگی سوور دیاریم کردووە، ئەوە زیاتر لە کیمیادا ئێمە پێویستمان بەو چوارەی دەبێت و ئەگەر مامۆستا بڵێ هەمووشیان لەبەرکە ئەوە دەبێت و هەمویان لەبەرکەی، بەس ئەو چوارەیان لە کیمیای زۆر ئیشمان پێ دەبێت. کەوابێ ها سیرکە ئەگەر تەماشاکەی مەتر دووجار لە چیەوە هاتووە؟ لە مەتر جاران مەترەوە. مەتر سێجار لە چیەوە هاتووە؟ لە مەتر جارانی مەترەوە هاتەوە. بۆ منە کیلۆگرام لەسەر مۆڵ، کیلۆگرام لەسەر مەتر سێجار. بۆ شێوازە ئەمە یەکەم مان باس کرد. دووەمیان دەینە سەر قەبارە. قەبارە هێماکەی چییە؟ V. یەکەکەی چییە؟ مەتر سێجار. یاساکەی تازە باسمان کرد، درێژی جارانی پانی جارانی بەرزی. چڕی ئەو یاسایە زۆ گرنگە. چڕی یاساکەی زۆ گرنگە. کیلۆگرام یەکەکەی چییە؟ کیلۆگرام لەسەر مەتر سێجار، یاخود دڵێن گرام لەسەر سانتیمەتر سێجار. دواتر دەرسیدا بێ باس لە چڕی دەکەین. بەس یاساکەی چڕی چۆن دەدۆزێت؟ چڕی یەکسانە بە بارستا دابەشی قەبارە. چۆن چڕیمان دەست دەکەوی؟ بارستایی دابەشی قەبارە دەکەی، بەو جۆرە چڕیت دەست دەکەوی. بارستەی مۆڵی کە ئەوەش لە پۆلی 11 و لە پۆلی 12 زۆر ئیسفادەی لێ دەکەی، دۆزینەوەی مۆڵ. بارستەی مۆڵی یەکەکەی چیە؟ کیلۆگرام لەسەر مۆڵ یا گرام لەسەر مۆڵ. یاساکەی چۆن دەدۆزیەوە؟ بارستەی مۆڵی یەکسانە بە بارستە دابەشی بڕی مادە بەچی؟ بە مۆڵ. ئەوش لە لەو یاسایەوە وەرگیراوە. مۆڵ یەکسانە بە بارستە لەسەر بارستەی مۆڵی. لێرەدا ئەوە دێتە شوێنەکان ئاڵوگۆڕ دەکەی. ئەوە یاتوانی بڕی مادە شوێنەکان ئاڵوگۆڕ دەکەی کابێ بارستەی مۆڵی یا مۆڵە بارستە چۆن دەدۆزیەوە؟ بارستە دابەشی بڕی مادە بە مۆڵ. خستی کە ئەوەشیان زۆر گرنگە، لە پۆلی 12 زۆر ئیشت پێ دەبێت. هێمایەکەی سیە و یەکەکەی و هەروەها یاسایەکەی. خستی چۆن دەدۆزیەوە؟ بڕی مادە دابەشی قەبارە بەڵام بەچی؟ بە لیتر. ئەوانەی کە سوورم کردوون ئەو چواردانانە زۆر ئیشت پێ دەبێت لە کیمیای. چی دەزانی؟ بڕەکەی دەزانی و هەروەها یاساکەشی دەزانی چۆن دەیدۆزیەوە و یەکەکەشی دەزانی. دواتر دەین باس لە چڕی دەکەین، قەبارەشمان باس کردو. بە هەمان شێوە وزە و
قەبارەی مۆڵش کە لە کتابەکەدا ئەو خشتەیە بە شێوازێکی جوان باسی کردووە لەوێدا تەماشای کە و ئەوەی کە بەو ڕەنگەی دیاریم کردووە هەوڵدا ئەوانە بە تەواوەتی یاساکانیان لەبەر کەیت و یەکەکانیان بناسیتەوە لەبەرەوەی ئیشمان پێ دەبێت لە دەرسەکانی داهاتوودا بە تایبەتی بۆ نمونە ئیشمان بەسەڕی دەبێت یا لە پۆلی یازدە پێویستن بە بارستەی مۆڵی دەبێت هیوادارم سووتان لێبینی بێت بە هیوای سوود تاوانەیەکی تر خواتان لەگەڵ